دیار مرادی. دیرونکم بیردکم زور بیرد لیکم هر سندکم قد ناتوانم وابم تولاد لیکم زور ترلتا و دڵتەنگی خۆم ئاڵێم خوایە نەژی و بمرێ کەچی دڵم لە ناخەوە وەختەوەک مناڵ بۆت بگرێ ئاخر کوا و دڵاشێتم بە تۆز خاڵی ژوقی تیای دەتوخوا تۆ جوام لێ مەکە کە ئەزانی دڵێم وایە ئاخر کوا و دڵاشێتم بە تۆز خاڵی ژوقی تیای دەتوخوا تۆ جوام لێ مەکە کە ئەزانی دڵێم وایە زۆرجار کە پرسیار دەکەم کە بیستم تۆ دڵخۆشی ئەڵێم سوپاس بۆ تۆ خوای قەت تووشی نەبێ نەخۆشی تەمەناکەم دڵخۆش بی و هەرگیز نەبیستم ئازار هیوا خوازم بە میوانی کەمێک نەیە بۆ دیدارت ئاخر کوا و دڵاشێتم بە تۆز خاڵی ژوقی تیای دەتوخوا تۆ جوام لێ مەکە کە ئەزانی دڵێم وایە ئاخر کوا و دڵاشێتم بە تۆز خاڵی ژوقی تیای دەتوخوا تۆ جوام لێ مەکە کە ئەزانی دڵێم وایە ئاخر کوا و دڵاشێتم بە تۆز خاڵی ژوقی تیای دەتوخوا تۆ جوام لێ مەکە کە ئەزانی دڵێم وایە ئاخر کوا و دڵاشێتم بە تۆز خاڵی ژوقی تیای دەتوخوا تۆ جوام لێ مەکە کە ئەزانی دڵێم وایە. فرهاد